یەختێک بە 73 سەرنشینەوە لە کەنار ئاوەکانی وڵاتی تورکیاوە بەرەو کەنار ئاوەکانی وڵاتی یۆنان ڕێی کردووە. دوای ڕۆژتنی 38 کاتژمێر ئەم یەختە پەچی دەکەوێت بەهۆی نەبوونی سەرویزی یەختەکەەوە، بەهۆی ئەوەی کە هیچ سەلامەتیەکی تێدا بەرجەستە نیە. ئەم هەموو هاوڵاتی و هاونیشتیمانی و نەتەوەکانی تریشی خراوەتە ناوی، بۆیە ئەم کارەساتە ئەو ڕووداوەی لێکەوتۆتەوە. بەداخەوە دوا زانیاری کە لەلایەن نوێنەرمانەوە پێشڕەو عەبدوڵڵا پێ ڕاگەیاندوین لە کۆی 73 سەرنشین تەنها 12 هاوڵاتی ڕزگار کراوە کە نەتەوەکانی ئەفغانی و میسری و ئێرانینە. تا ئەو کاتێک قسە بۆ بەڕێستان دەکەین، توانراوە لە ڕۆژی دووەمدا لە بەردەوامبوونی گەڕانی هێزی دەریاوانی وڵاتی یۆنان بە هەمانجی لەگەڵ پۆلیسی فیدراڵی کەنار ئاوەکانی ئەوروپا توانراوە لە ڕۆژی دووەمی کارەساتەکە 21 تەرم بدۆزرێتەوە. ئەم سەر لە بەیانیەش 7 تەرمیتر دۆزراوەتەوە کە کۆی دۆزراوەی تەرمەکانی ئەم یەختە 28 تەرمە و لە ناویاندا 13یان مناڵن. وە لە ڕزگارکراوەکانیشتا 12 سەرنشین ڕزگار کراوە. ئێستا گەڕان بەردەوامە بۆ 41 کەس کە بێسەر و شوێنە و بەداخەوە لە ناو ئەم یەختەدا هاووڵاتی هەرێمی کوردستان لەم یەختەدا هەیە و تا ئێستا بێسەر و شوێن و هیچ زانیاریەکمان دەست نەکەوتووە. ئەگەرچی ئێمە پێمان ڕاگەیەندراوە لە ناو ڕزگارکراوەکان کوردی تێدانە، بەڵام لەوانەی کە دۆزراونەتەوە لەو 28 تەرمە تا ئێستا ڕانەگەیەندراوە نەتەوەی کوردی تێداییانە. بەڵام ئەوەی کە لە بەردەستی ئێمەدایە لەم یەختەدا دەڤەری ڕاپەڕینیش وەک جارەکانی پێش و بێبەش نەبووە، قوربانی تێدایە، بێسەر و شوێنی تێدایە و هەروەها هاوڵاتی هەولێری تێدایە، هاوڵاتی پیرەمەگرونیشی تێدایە.